هەر سەبارەت بە سەردانی شاندی حکوومەت هەرێمی کوردستان بۆ بەغدا و کۆبنەوە لەگەڵ بەرپرسانی بەغدا سەبارەت بە بابەتی بودجە و موچە گفتوگۆ لەگەڵ بەڕێز مەیادە نەجار پەرلەمانتاری پێشووی عراق دەکەین بەڕێزان لە ستودیۆی ناوەند لای ئێمە میوانە بەخێربێی. بەغدا یاخود بەشێک لە بەرپرسانی بەغدا لە حکوومەتی بەغدا بە شێوازێک کار دەکەن شێوازی ئەو ئینتیخالی کە هەیە لای خۆیان و باوە ینی هەر بابەتێک کە خۆیان بیانەوێت کاری لەسەر دەکەن و هەر کات شتێکیشکە مەبەستیان نەبێت بە جۆرێکی دیکە. ئەم جۆرە سیاسەتکردنە کە لەگەڵ هەرێمی کوردستان دەیکەن تا چەند ڕەوایە تا کوێ بڕدەکات. سڵاو ڕێز بۆ بەڕێستان و بۆ بینەری خۆشەویستی کەناڵی 24 طبیعی عێراق ئەو قادە سیاسیانی کە لە عێراقدان و عێراق بەڕێوە دەبن تەنها تەواجودیان ئەوەیە کە ئەجندای لایەنی تر بەکاردەهێنن و جێبەجێ دەکەن و ئەوانە تەنها ڕوئیایان نییە بۆ بەڕێوەبردننی وڵات و دروستکردنی عێراقێکی موئەسەساتی واتە دەوڵەتێکی موئەسەساتی طموحیان فقط ئەوەندەیە کە دەسەڵات بەدەست بێنن و بۆ ماوەیەکی کورت 4 ساڵ بێ 3 ساڵ بێ 2 ساڵ بێ دەسەڵات لە دەستیان بێ بۆ ئەوەی مەرامەکانیان جێبەجێ بکەن مەتامەعی ئەو لایەنانە جێبەجێ بکەن کە داوایان لێ دەکرێت بەداخەوە. بۆیە هەموو ئەو حکوومەتانەی کە پێک کاتێت تا ئێستا ئەگەر پارتی دیموکراتی کوردستان نەبوایە حکوومەتەکان پێک نەدەهاتن. یەک لەو حکوومەتانە محەممەد شیاع سوودانی نەیدەتوانێت کابینەکەی پێک بهێنێت بەبێ تەواجودی پارتی دیموکراتی کوردستان ئەگەر بمانەوێ نەمانەوێ وەلایەنەکانی تر بیانەوێ نەیانەوێ ئەوە حەقیقەتێکە. ئەگەر جەنابی سەرۆک مەسعود بارزانی ڕەزامەندی نەداد لەسەر ئەو کەسێک کە دەبێتە سەرۆکی حکوومەت لە عێراقی فیدرالی ئەوە حکوومەت پێک ناهێت کە حکوومەتیش پێک دێت کە حکوومەتیش پێک دێت ئەو ئیتیفاقە و ڕێککەوتنامەیە کە لەگەڵ کورد و لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان واژووی کردووە جێبەجێی ناکات. باشە خۆ ئەمە هەر پرسیارێکە ینی هەموو جار لە سەرەتایی پێکەنانی هەموو حکوومەتەکانی عراقی ینی هەنا دەهێنرێتە هەولێر و بەر سەرۆک بارزانی کە کێشەکانیان بۆ حەلکە وەکەوەی کە خۆت باست لێوە کرد بەڵام دوجار بەم شێوەیە ڕفتار لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن. ئەمە بۆ ینی لەمە پاش هەرێمی کوردستان چۆن تەعامل لەگەڵ ئەمانە بکات لە کاتێکدا وەکەوەی کە باست کرد هەموو جار ینی سەرۆک بارزانی حکوومەت پێک دەهێنێت لەبەرەوەی با بڵێن کورد وە خاستەن پارتی دیموکراتی کوردستان لە کە نوێنەری هەموو کورد و کوردستانە کە ڕەزامەندی لەسەر کەسێک دەدات ئەوە حکوومەتەکە پێک دێت بەڵام ئەوان بە مەرامێکی خەلفەلکەوالیس با بڵێن تەنها دەیانەوێت حکوومەتەکە پێک بهێنن و حکوومەت تێپەڕێت. ئەوەش زۆر جار لە میدیاکانی عەرەبی ئەو پرسیارەمان ئاراستە دەکرێت دەڵێن ئایا باشە پارتی دیموکراتی کوردستان بۆ هەموو جار ڕەزامەندی دەدات و هاوکاریان دەبێت حکوومەتێک پێک بهێنن پاشان حکوومەتەکە بە پێی پێویستنیە و ئەو خاڵانێک کە لە ڕێککەوتنامەدایە لە نێوان هەردوو لایەن جێبەجێ ناکرێت. باشە ئێمە استحقاقاتمان لە وڵاتەدا هەیە ئێمە بەشێکین بەداخەوە لە عێراقی فیدرال کە ئێمە بەشێک بین لە وڵاتە استحقاقی دەستوریمان هەیە قوارەیەکی دەستورین. خۆ من ناچم لەگەڵ وڵاتێکی تر لەگەڵ بەنگال لەگەڵ مۆزەمبق ڕێککەوتنامە بکەم و حکوومەت پێک بهێنم لەبەرەوەی من کە کوردستانیم و بەشێکم لەو عێراقا دەبێت لەگەڵ عێراق ڕێککەوتنامە بکەم بۆ ئەوەی شایستە داراییەکان و غەیری داراییەکان بەدەست بهێنم. زۆر باشە ئێستا ئەوە شاندی حکوومەتی هەرێم ئێستا بڕیارە کۆ دەبێتەوە و بەشێک لە شارەزایان دڵن ڕەنگە بۆ چەند ساعتێکی دیکە هەواڵی خۆشە بێت بەشێکی دیکەش دەڵێن هەروەکو چەند جارە دەبێت. ڕای تۆ چییە؟ ئەوان کۆمەڵک تێبینیان هەیە لەسەر چەند خاڵێک ئایا فعلەن ئەم تێبینیانەی کە هەیەە شەرعی و یاساین یاخود هەر بیان و گرتنە و کۆبنەوە لە پێناو کۆبنەوەیە تەنها بیان و گرتنە پێشەوەی کە نەوتی هەرێم ڕادستی بەغدا بکرێ زۆر کەسانێک هەبوون کە ئەبواقی عەرەبەکانن و ئەبواقی دژی پارتی دیموکراتی کوردستان و کابینەی نۆیە من کە هەموو ڕۆژێ لە شاشەکان دەمانبینی و لە سۆشیال میدیا دەمانبینی دەیانگوت ئەگەر حکوومەتی هەرێم نەوتی هەرێم ڕادستی بەغدا بکات ئەوە ئێمە لە کات و ساتی خۆی موچەمان بۆ دێت و موچە وەردەگرین. بەڵام ئێستا بیانووی ئەوە دەکەن کە دەڵێن واریداتی غەیری نەفتیش تەسلیمی بەغدا ڕادستی بەغدا بکرێت. باوەڕ بکات تەنها بیانووە دەیانەوێت هەرێمی کوردستان لاواز بێت. من لە زۆر میدیاکان لە زۆر کەناڵەکان باسی ئەوەم کردووە پێشتر کە حتا ئەگەر نەوتیش تەسلیم بکەین ئەوە موچەمان بۆ نانێرن لەبەر ئەوەی ئەوانە ڕوئیایەکیان هەیە بەرنامەیەکیان هەیە پلانێکیان هەیە دژی هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان لاواز بکەن کە
کابینەی نوێیەم لاواز بکەن بەڵام بەداخەوە ئەوە بۆیان ناچێتە سەر لەبەر ئەوەی کابینەی نوێیەم زۆرینەی ئەلەنگاریەکانی بە سەرکەوتوانە تێپەڕان و ئێستا ئەگەر ئێمە بین حکوومەتی با بڵێن کابینەی نوێیەمیش ئەگەر واریداتی غەیری نەفتیش تەسلیمی بەغدا بکەن لە هەمان کاتدا بیانوویەکی تر دەبینەوە لەبەر ئەوەی لایەنی دەرەچی هەیە کە هانی چەند لایەنێکی عێراقی دەدات بۆ ئەوی دژایەتی هەرێمی کوردستان بکات. باشە خاتومەیە بەڵام بەپێی دەستور بەپێی ڕێککەوتن هەموو ئەو شتانە بە ڕێککەوتن کراوە هەرەوە لە خۆنیە بڵێ بیان بێنێتەوە بیانوو بۆ چ شتێک دێنەوە لە کاتێکدا کە خۆیان ڕێککەوتنیان لەگەڵ کردووە لەگەڵ سەرۆکەکان لەسەر ئاستی باڵا یعنی ڕێککەوتن کراوە لەسەر ئەم بابەتانە. بەداخەوە شتێک نییە لە عێراق ناوی دەستور بێ و احترامی دەستور بگیرێت. ئەو مادانەی کە خزمەتی خۆیان دەکات و خزمەتی لایەنەکانی تر دەکات کە ئەوان مەرامیانە ئەوە دەستور مقدسە و جێبەجێ دەکەن بەڵام ئەو مادانەی کە تایبەتن بە هەرێمی کوردستان ئەوە دژایەتی ئەو مادانە دەکەن و باس لەوە دەکەن کەوا دەستورەکە پێویستی بە هەموارکردنەوە هەیە بەڵام ئەو دەستورە دەستورێکە کە هەموو میلەتی عێراق گەلی عێراق دەنجیان بەو دەستورە داوە بابێن ئەو دەستورە جێبەجێ بکەن چکە دەستورێکی ئەگەر بمانەوەی هەندێک تێبینی هەیە لەسەر دەستورەکە بەڵام دەستورێکی ڕاقیە ئەگەر سەیری دەستوری ئەڵمانیای فیدرال بکەین ئەوە نزیکە لە دەستوری ئەڵمانیای فیدرال هەمان شێوە بوو کە ئەمریکیەکان ویستیان لە عێراق جێبەجێ بکرێت و نیزامی دیموقراتی بێتە ئاراوە بەڵام نەیانزانی کە ئەو عێراقا وڵاتانی هەرێم کە بە کەیفی خۆیان گەمە لەگەڵ واریداتی ئەو وڵاتە دەکەن و لەگەڵ مقدساتی ئەو وڵاتە دەکەن بۆ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان و قوارەی هەرێمی کوردستان لاواز بکەن و لەناو بن دەیانەوێت پارتی واتە بە عەرەبی دەڵێت ڕوضوخی بکەن کە پارتی ناچار بکەن بۆ ئەو خاڵانەی کە وڵاتی هەرێم دەیەوێت جێبەجێ بکات پارتی ناچار نابێت ئێمە قەت ناچار نەبووینە ئێمە نە لایەنگری ئەمریکای نە لایەنگری ئێرانین ئێمە هەرێمێکی سربەخۆین بڕیار خاوەن بڕیار خۆمانین قیادەی ئێمە بە قیادەیەکی حەکیمانەیە و بڕیار لە کاتی خۆی بڕیاری ڕاست دەدات و بۆ ئەوەی ئێمە نە ئینحیاز لە ئەو لایەنە بکەین و نە بۆ ئەو لایەنە بکەین ئێمە ئینحیاز تەنها هێزمان لە گەڵدایە لە میلەتدایە میلەت لەگەڵ ئێمەدایە ئێستا هاوڵاتیان هەمویان زانیان و ڕۆم بوو ئاشکرا بوو لە پێشیان کە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتی نوێیەم کابینەی نوێیەم لەگەڵ جێبەجێکردنی دەستور و ئەو ڕێککەوتن نامەیە کە کابینەی نوێیەم لەگەڵ کابینەی شیع سوودانی واژووی کردووە بەڵام بەداخەوە کە تا ئێستا شیع سوودانی ئەو دەسەڵاتە ئەو شخصیەتەی نییە کە بتوانێت ڕای خۆی بچەسپێنێ لەسەر چەندین لایەنی عێراقی هێزی سیاسی عێراقی و ئەوەش لە بیر نەکەین کە جەنابتان و بینەری خۆشەویست دەزانن کاتی کە ڕێککەوتن نامە کرابوو پێش پێکهێنانی حکوومەتی سوودانی ئەوە بوو کە لەسەر بودجەش ڕێککەوتن نامەکرابوو و لە مادەکان لەناو با بڵێن بەرنامەی حکوومەتدا هاتبوو بەڵام کەچی دیتمان لە پەرلەمان کاتی پرۆژە یاسای بودجەی 2023 و 24 و 25 دەنجی لەسەر دەدرا ژمارەیەک لە پەرلەمانتاران چ کێشە و بێشەیەکیان ناوە و ئەو پەرلەمانتارانە من خۆم لەگەڵیان بوویم و هاو یعنی هەواڵی ئێمن باش لە نزیکەوە دەیاناسین ئەوانە بۆیان نییە بچن دەست نوێژ هەڵبگرن و ڕوو لە قیبلە بکەن بەبێ ئەوەی ڕەزامەندی گەورەکانی خۆیان وەربگرن ئەوە پلانێکە دژی هەرێمی کوردستان داڕێژراوە بۆ لاوازکردنی کابینەی نوێیەمە بۆ لاوازکردنی قوارەی هەرێمی کوردستانە. زۆر باشە ئێستا نزیکترین شت نزیکترین حاڵەت ئەوە کۆ دەبنەوە شاندی هەرێم و بەغدا گەشتبینی ڕەشبینی دەگەنە ئەنجامێک چ دەبێت؟ بە هیوای ئەوەین کە بگەین بە ئەنجامێکی باش و بەشە بودجەی هەرێمی کوردستان سەرف بکرێت لە کات و ساتی خۆیدا بۆ ئەوی ئێمەش بتوانین حکوومەتی هەرێمیش بتوانێت موچەی هەرێمی کوردستان دابش بکات لە کاتی خۆیدا و ئەوانەی کە داوایان کردبوو کە نەوت ڕادستی ئەوان بکرێت ئەوە دۆسیەی نەوت لە دەستی لایەنی ئیتیحادیە با ئەو کێشانە لە ناو بچێت و بۆ ئەوەی بتوانین ئێمەش هاوکاری ئەوان بین کە عێراقێک بێت عێراقێکی فدرالی بێت نەوەک عێراقێکی ستەمکار بێت. بەڕێز مەیادە نەجار ئەندامی پەرلەمانی پێشووی عێراق سوپاس ماندوومان کرد. سپاس.